21 شوباتی هەموو ساڵێک وەک ڕۆژی گیانی زمانی دایک ناسێنراوە. ساڵانە لەو ڕۆژەدا چالاکی و کۆنفرانسی زانستی جۆراوجۆر لەسەر ئاستی ناوەندە ئەکادیمیەکان ساز دەدرێت. لەو ڕۆژەوە زانکۆی سلێمانی بێبەش نییە و بۆ ئەم ساڵی چالاکی تایبەت بەو یادەی ئەنجامدا. بەڵام ئەوەی لای پسپۆڕان و ئەکادیمیانی بواری زمان جێگەی نیگەرانیە نەبوون یاخود پەیڕەونەکردنی زمانێکی فەرمی ستانداردی کوردیە. زمانی کوردی لە دوای میرنشینی بابانەوە دامەزانی میرنشینی بابانەوە هەتاکو ئێستا بەم هەموو قۆناغە جیاوازانە کە 200 ساڵە بێگومان کۆڵەکە ڕۆشنبیریەکەی بۆ دروست بۆی بێ بە زمانی ستاندارد و ئێستا لە قۆناغی پێش بە ستانداردبوونە کە پێی ئەوترێت فۆرمەڵ لانگویج یا بەڵێن شێوازی قسەکردنی فەرمیانە کە بریتیە لە بەکاربردنی دیالێکتی کرمانجی ناوەڕاست لە هەر سێ دەسەڵاتەکەی دەوڵەتە کە بریتیە دەسەڵاتی جێبەجێکردنی یاسادانان و دادگاکان و ئەمە زۆر بەوازەحی بە ئاشکرا ئەبینرێت. بەڵام تەنها لایەن کەما بێتیەوە کۆڵەکەی دووهەمێتی کە بریتیە لە بڕیاردانێکی سیاسی یاسایی بۆ ئەوەی کە ئەمە بێ بە فەرمی لە وڵاتە. ئەو حاڵی کە ئێستامانەوە قایکە ئێستا هەمان باسی باشووری کوردستانەکەین ئەتوانین کارێ بکەین کە زمانی کرمانجی ناوەڕاست یاخود ئەوەی ئەگەر ئەو هەر دیالێکتێ بێ ئێمە کێشەمان نییە، بەڵام گرنگ ئەوەیە دیالێکتێک ببێ بە دیالێکتی ستاندەر لە حکوومەتە لە ناو خەڵکە لە ناو دام و دەستگا با کرمانجی سەر بێ بەس با بڕیاری لەسەر بێ با ڕاپرسیەک بکرێت لە ناو خەڵکا فۆرم بڵاوکرێتەوە بزانین خەڵک خۆی چی ئەوێ. ئەمە کارێکی هەندە قورس نییە، بەڵام پێم وایە خەمساردیەکەی لەم بابەتە. پسپۆڕانی بواری زمانی کوردی پێیان وایە هۆکاری سیاسی و نەبوونیچانێکی یەکگرتوو ئاستەنگی گەورەی لە بەردەمبوونی زمانێکی ستانداردی کوردی دروست کردووە. لەو ڕۆژەوە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە کەمتەرخەم دەزانن. بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە نەباتی گرنگی بیرە بە زمانی کوردی تەماشاکەین. ئێستا لەم چەند ساڵی دوایە بە تایبەتی زمانی نزیان پێش خستووە لەسەر زمانی کوردی کە ئێمە پێویستە بە زمانەکەی خۆمان فێر ببین و بخوێنین. بەڵام سێرەکەی ئەمڕۆخەی کە هەموو خوێنگا و قوتابخانەکەن ئەکرێن بە ئینگلیزی زمانی کوردی وەلان دەداوە. ئێستا مناڵێکی کوردی دوی سەرەتایی یەکی سەرەتایی ئەزانێ هەشت و هەشت بە ئینگلیزی چەندەکە بەس نازانێت دوو بە کوردی چەندەکە. ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. بەڕاستی پێویستە ئەوانەی کە لێپرسراون لەمە بە خۆیان بچن. لە زمانی کوردیە بنەمامان هەیە، بنەمای زمانی ستاندەرمان هەیە، دەکرێت کاری لەسەر بکرێت. بەڵام بە تەواوەتی زمانی ستاندەرێکی کوردی جێی خۆی نەگرتووە و نەمەیوە لەبەر هۆکاری زۆر هەیە. هۆکارەکان زۆربیان سیاسین، زۆربیان تێنەگەیشتنی دام و دەستگا فەرمیەکانە لە بەهەندوەرگرتنی زمانی دایک یان زمانی کوردی و چۆنەتی مەمەڵەکردنی لەگەڵیا جیانەکردنەوەی لیڤڵەکانی زمانی کوردیە. زمانی فەرمی لە شووا بەکاربێنن، زمانی مێدیا کامەیە یان زمانی ستاندەر کامە بێت. ڕۆژی زمانی دایک لە نۆڤەمبەری ساڵی 1992 لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە بڕیاری لێدراوە و لە ساڵی 2000ەوە 21 شوباتی هەموو ساڵێک وەک ڕۆژی زمانی دایک یاد دەکرێتەوە. کوردیش بێبەش نییە لەو یادە و بەشکە و شانازیەوە دەڕوانێتە ئەدەبیات و فەرەنگی خۆی. ئەگەرچی زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە، بەڵام ئەم دەوڵەمەندیە نەبووتە چەسپاندنی زمانێکی ستاندارد لە لای کورد. پسپۆڕان و شارەزایانی ئەو بوارەش پێیان وایە هۆکاری سیاسی و نەبوونیچیان و دەوڵەتێکی سربەخۆ لە دیارترین ئەو بنەمایانن کە کورد نەیتوانیوە زمانێکی ستاندارد پەیڕەو بکات. پێشیان وایە هەژمونی زمانی بیانی بەسەر زمانی کوردیەوە ئەو دەوڵەمەندی کە لە ڕابردوو لە زمانی کوردیدا هەبوو بەرەو کاڵبوونەوە دەبات. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.